پەیام لە سندوقی ڕەشدا دیارترین جیاوازیەکانی پرۆژەی هەژماری منی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم و دروستکردنی هەژماری بانکی بۆ موچەخۆران لە بانکە فیدراڵەکانی عێراق بڵاو دەکاتەوە. پرۆژەی هەژماری من ماوەی ساڵێکە لەلایەن حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەستی پێکردووە و تا ئێستاش زیاتر لە 230,000 موچەخۆر هەژماری بانکیان بۆ کراوەتەوە. پرۆژەی هەژماری من لە 6 بانکی ئەهلی جێبەجێ دەکرێت و هیچ بانکێکی حکومی تێیدا بەشدار نییە. ئەمە لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان زیاتر لە 92 بانکی حکومی هەیە، بەڵام پارەیان پێ نەدراوە و بەیەکەوە نەبەسراونەتەوە و خزمەتگوزاری بانکیان زۆر لاوازە. بەپێی دوایین بڕیاری دادگای فیدراڵی کە لە 21/2 سەبارەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەرچووە، حکومەتی عێراق وەرێم پابند کراون بەکردنەوەی هەژماری بانکی بۆ موچەخۆران لە بانکە حکومیە فیدراڵیەکان. بەمەش وەزارەتی دارایی عێراق لەژێر ڕۆژنایی بڕیارەکە هەژماری منی ڕەت کردوتەوە و کاری پێناکات. بۆچی دەسەڵاتدارانی هەرێم شەڕ بۆ بانکە ئەهلیەکان دەکەن؟ ئەو بانکە ئەهلیانی بەشدارن لە پرۆژەی هەژماری من بەشێکیان بەرپرسانی باڵا خاوەنداریان دەکەن و مانگانە قازانجێکی خەیاڵی لە موچەی موچەخۆران دەکەن. هەر بۆیە حکومەتی ماوە بەسەرچوو دەڵێت دەستبەرداری هەژماری من نابین. بەپێی بەدەدەچوونی پەیام لە پرۆژەی هەژماری من مانگانە لە بەرامبەر ڕاکێشانی پارە لە بانکە ئەهلیەکان هەر موچەخۆرێک 2500 دیناری لێ دەبڕدرێت. بەمەش بانکە ئەهلیەکان مانگانە 2,782 ملیۆن و ساڵانەش 33,430 ملیۆن دینار قازانج دەکەن. موچە لە بانکی ئەهلی مەترسی لەسرە. لە عێراق هەژماری سەرەکی موچەخۆران لە بانکی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانیە. ئێستاش وەزارەتی دارایی عێراق دەیەوێت هەژماری موچەخۆرانی هەرێمیش لە بانکە حکومیەکان بێت. ئەمەش بەهۆی ئەوەی بانکە ئەهلیەکان مەترسی مایە پوچبوون و سزادانیان هەیە. لەو کاتەشدا موچەی موچەخۆران مەترسی فەوتانی دەکەوێتە سەر. بە پێچەوانەوە هەژماری بانکی موچەخۆران لە بانکە حکومیەکان گرنتی هەیە و بە هیچ شێوەیەک نافەوتێت. بۆ نمونە لە ساڵی 1988 لە قۆناغی کیمیایی بارانی هەڵەبجەدا بانکی حکومی هەڵەبجە کە سەر بە حکومەتی عێراق بوو تاڵان کرا. دواتر هەر هاوڵاتیەک بەڵگەی هەبوونی پارەی لە بانکەکەدا هەبوو، حکومەتی عێراق قەرەبووی کردەوە. نەبوونی متمانە بە حکومەت و بانکەکان لە هەرێم. دوای ساڵی 2014 دەسەڵاتدارانی هەرێم 15 موچەی تەواوی موچەخۆرانیان خواردووە و 44 موچەشیان بەلێ بڕین و پاشەکەوت دابەش کرد. بەمەش زیاتر لە 26 تریلیۆن دیناری موچەخۆران خوراوە. لە هەمان کاتیشدا لە دوای ساڵی 2014ەوە دەسەڵاتدارانی هەرێم 10 ملیار دۆلاری پارەی بانکە ئەهلیەکان و بانکی بازرگانی عێراق TBIیان ڕاکێشە. ئەم ڕووداوانەش وایان کردووە موچەخۆر و هاوڵاتیان متمانەیان بە بانکە ئەهلیەکان و دەسەڵاتدارانی هەرێم نەمێنێت.